ئەوە مەکینەشتە نەبووە هەر بە تەقەڵ بووە کاتی کۆن بە مەکینە هەر قۆنەرێ بە مەکینە بدوورێتەوە بەو مەکینانە ئەیدورمەوە ئەوەی ئەوە بەدەست بێ بەدەست ئەیدورمەوە من خەڵکیانەی قوڵم دێ مەحموود خانم لە مناڵیوە من تا ئیسە قورئان ئەخوێنم بە زووسان خوێندومانە و هاوینی لەبەر مەعیشەتی لەبەر مەعیشەت لەبیرمان چووەتەوە هاوین ئەمە نەیشمان کردووە مناڵ بووین موالەتم 46 نازانم چەند ساڵا بووم من لە ئێران بووم لە ئێران خەیات بووم دوکانی خەیاتیم بووم بەر دەریان کردین 91 هاتینەوە ئالێرە خانوو نەما بوو ئەوە خێمێکمان هەڵدا و ژوورێکمان کردەوە و چوونە ناوی ئیتر ئەمە ئەم بازاڕوشتە نەبوو ئەتە هاتمە ئالێرە ئەم دوکانێکم دروست کرد بە لۆح بە چینکۆ ئەتر ساڵە دو ساڵێ خەیاتیم کرد و لەوە لە تووشی فەقەرات بوو چون بۆ بەغا لەوێ عەمەلیاتم کرد و هاتم و دو ساڵ سێ ساڵم پێچوو ئێتر دەستم کەم دەستی خەیاتی میاشت دەستم کەم بەم پینە چیە نەماتوانی خەیاتی بکەم ئێتر لەو ساوە نەوە یەکەوە تا ئیسە من هاتوومەتەوە خڕماڵ ئێتر خەرێکی ئەم ئیشەمە قۆنەرێ بە مەکینە بدوورێتەوە بەو مەکینانە ئەیدورمەوە ئەوەی ئەوە بەدەست بێ بەدەست ئەیدورمەوە بەڵام وەڵا قورسەکەی ئەوەی خەیاتیەکەن تۆ ساهلتر بوو تاقەتی خەیاتیم نەماوە بەس ئەمە زەختی لەسەرە و قورسە مەر ئیشم تۆ ئیشم بێ ناحەر قورئان نەخوێنم و لە مزگەوتیشە بەیانیان ختمی قورئان نەخەین ختمی قورئان السلام عليكم. عليكم السلام. حاجی جامعی تمام بود؟